بینەران و بیسەرانی کەناڵی هیوا ئەم کاتتان باش، من گۆنا سعید جارێکی تر و لە بەرنامەیەکی ترە لەگەڵ ئێوەی خۆشەویست یەک دەگرمەوە. گفتوگۆی ئەم جارەمان لە درێژەی ئەو گفتوگۆیانەیە کە هاوکارانم لە هەفتەی ڕابردووە دەستیان پێکرد کە تایبەت بوو بە بارودۆخی خۆپیشاندانەکان و ناڕەزایەتیەکان لە کوردستان و لەوێوە چوونە سەر بابەتی ڕێکخراوبوون. زۆرێک لە ئێمە هەمیشە باز لەواکەین کە بۆ ئەوەی خەڵک لە هەرێمی کوردستان بتوانن هەر خواستێکی خۆیان بەدیبێنن پێویستیان بۆیە کە ڕێکخراو بن. ڕێکخراوی جۆراوجۆر، ئەگەر ڕێکخراوی پیشەیی بێ، ئەگەر یەکێتێ کرێکاریەکان بێ، ئەگەر ڕێکخراوی ژنان بێ، ڕێکخراوی هەرچی توێژێکی کۆمەلگا ئەکرێ لە شێوەی جۆراوجۆرە دروست بێ و بتوانێ ئامرازێک بێ بۆ ئەوەی دەنگێک بێ بۆ ئەو توێژە یاخود ئەو گروپە لە کۆمەلگا. هەڵبەت لە بەرنامەکانی هەفتەی ڕابردووە باسێک کرا لە بنەماکانی ڕێکخراوبوون، لەوەی کە خەڵک چی پێویستە بۆ ڕێکخراوبوون. لەم هەفتەیە من لە گۆشەیەکی ترەوە لە دوو بەشی جیاوازە بەرنامەکە تەرخانەکەم بۆ ئەوەی کە بە شێوەی جۆراوجۆر درێژە بە باسی ڕێکخراوبوون بین لە بەرگرنگی. لە بەشی یەکەمی بەرنامەی ئەم جارەیە لەگەڵ میوانی خۆشەویستم دکتۆر چۆمان هەردی، پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی و هەروەها بەرپرسی بەشی جەندەر و گەشەپێدان لەو زانکۆیە، هەردووکمان پێکەوە لە ماوەی 45 دقەی داهاتووە گفتوگۆیەک ئەکەین ئەم جارەیان لەسەر شێوازێکی تایبەت لە ڕێکخراو کە ئەویش پێی دەوترێ ڕێکخراوە ناحکومیەکان یاخود ئەوەی کە ناسراوە بە ڕێکخراوی NGO، واتە ئەو ڕێکخراوانەی کە سەر بەدەوڵەت نین. دکتۆر چۆمان بەخێراتن دەکەم، سوپاس بۆ ئامادەبوونت بۆ بەرنامەی ئەمڕۆ. سپاس گۆناخان، خۆشحاڵم. سپاس. سەرەتا من ئەوەم پێخۆشەکە باز لەوە بکەم کە مەسەلەی NGO-کان یاخود دروستبوونی ڕێکخراوە ناحکومیەکان مەسەلەیەکی زۆر بەرفراوانە، زۆر گەورەیە، مەسەلەیەکە کە مێژووەکەی ئەگەڕێتەوە بۆ دەوروبەری ساڵی کۆتایی هەشتاکان و سەرەتای نەوەتەکان کە لەو کاتەوە هەتا ئێستا بە شێوەیەکی سەیر و سەمەرە وەک قارچەک ژمارەی ڕێکخراوە NGO-کان ڕێکخراوە ناحکومیەکان هەڵتۆقین لە هەموو کونجوکە لە بەرێکی دنیاە، نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لە هەموو وڵاتێ، لە هەموو شارێک، لە هەموو شارۆچکەیەکی ئەم دنیاە ئینسان بەرگوێی ئەکەوێت بەرچاوی ئەکەوێت کە ڕێکخراوێک بە ناوی NGO یاخود ڕێکخراوێکی ناحکومی دروست بووە و پێم وا بێ بەپی ئامارەکان ژمارەیان خۆی داوە لە ملیۆنان ڕێکخراو بێشمار. ئەم ڕێکخراوانە بەپێی ئەو مێژوەی کە هەیانە لە سەردەمی با بڵین بۆ مەبەستی جۆراوجۆر دروست بوون، بۆ هۆکاری جۆراوجۆر دروست بوون. هەڵبەت ڕێکخراوێک خۆی ئەتوانێت دیاری بکە ئامانجەکەی چیە یا مەبەستەکەی چیە، بەڵام لە ڕاستیە هاندانی دروست بوونیان بە ژمارەیەکی بێشمار و هەڵتۆقینیان وەکوتم و قارچک لە هەموو شوێنێکی دنیاە پەیوەست بوو بە سیاسەتێکی گشتیترەوە یاخود بە هەنگاوێکی گشتیترەوە لەسەر ئاستی ئابووری و سیاسیە لە دنیاە. ئەوەندەی کە من با بڵین لێ کۆڵینەوەیکی بچووکم لەسەر کردبێ دکتۆرە چۆمان ئەوەی کە ئەم ڕێکخراوانە بە مەبەستی ئەوەی کە لە سەرەتاوە بە مەبەستی ئەوەی کە بەشدار بن لە دروستکردنی پۆلیسی یاخود لە دروستکردنی ڕێنماییەکان، بەشدار بن شان بەشانی دەوڵەت هەوڵ بن پشتیوانی لە کۆمەلگا بکەن و پشتی خزمەتگوزاری بە کۆمەلگا پێشکەش بکەن. پێم خۆشە لەمڕۆوە تۆ شتێک ڕای خۆتم پێ بڵێ لەسەر هۆکاری دروستبوون و بە شێوەیەکی بەرفراوان دروستبوونی NGO-کان یاخود ڕێکخراوە ناحکومیەکان ئەگەر بکرێ لە جیهانە یاخود دواتر بینە سەر ئاستی کوردستان. ڕاستێکی خۆی وەختێک کە باس لە ڕێکخراوەکانەکرێ هەمیشە جیاکاریەگەکرێ لە نێوان ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ئەوەی کە پێڵەن NGO و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان. بێگومان بزوتنەوە کۆمەڵایەتیەکان دروست بوون بۆ ئەوەی داکۆکی لە مافی کەسە پەراوێزخراوەکان و زەرمەندەکانی ناو کۆمەلگا بکەن. ئەو گروپانە سەر بە ئامانجی جیاوازیان هەبوو، مەسەلەن
پشگیریکردن لە کەسانی خاوەن پێداویستی تایبەت بۆ نمونە یا کەسانی هەژار یا کەسانی پەراوێز خراو یا خۆ ژنان وردە وردە لە کاری بزوتنەوەوە ڕێکخراوی بچووکتر دروست بوون کە ئامانجێکی دیاریکراویان هەبوو ئەلبەتە بزوتنەوە کۆمەڵایەتەکان بە شێوەیەکی گشتی لە کاتێکا کە دەرفەتێکی سیاسی دەڕەخسێ بۆ ئەو ئەکتەرانەی کە پێشتر دەرفەتی کاریان نەبووە لە بوارێکدا بۆ نمونە بزوتنەوەی مافی دەنگدان بۆ ژنان لە ڕۆژاوە لە ساتە وەختێکی مێژوویان بزوتنەوەی سەر هەڵەدا کە دەرگا گفتوگۆکرێتەوە لەسەر بەشداربوونی سیاسی ژن و بڕیاردانی ژن لەناو کۆمەلگا و بزوتنەوەیەکی خۆڕسکی جەماوەری کە زۆربەی بەخۆبەخش کاری لە بزوتنەوە کاکردو دروستە بێ دواتر وردە وردە ڕێکخراوەکان دروستە بن کە ڕێکخراوەکان جیاوازیان لە بزوتنەوەکان کۆمەڵێک جیاوازیان هەیە کۆمەڵێک هاوشێوەیشیان هەیە لە سەدەی 90ەوە سێرەکەی ڕێکخراوی تایبەت دروستە بێ بۆەوەی کە ئامانجێکی دیاریکراوی تایبەتی هەیە و فەندی بۆ وەرەگرێ یا پشگیری دارایی بۆ وەرەگرێ بۆەوەی بتوانێت داکۆکی لەو گروپە بکە کە کردوێتە تەرکیزی خەبات هەڵبەتە لێکۆڵینەوە زۆرە کە دەیسەلمێنن لە ساتە وەختێکی مێژوویە ئەم ڕێکخراوانە لەلایەن هێزە دەسەڵاتدارەکانەوە جاوە دەوڵەت بێت یاخود بانقەکان بێت یاخود سیستەمی سەرمایەداری بێ سوودیان لێوەرەگیرێ و فەندیانە درێتێ بۆەوەی کۆمەڵێک خزمەتگوزاری پێشکەش بکەن کە کۆمەلگا بەگشتی لی بێ بەشە و بەم شێوەیەش ناڕەزایی خەڵک کەم بکەنەوە واتە تێڕوانینێک هەیە کە پێی وایە گەرشی ڕێکخراوەکان خۆیان ئامانجان ئەوە بوو بێ کە خزمەتگوزاری بە کەسانی پەراوێزخرا و پێشکەش بکەن بەڵام زۆر جاریش لەلایەن دام و دەستگازە بەلاحەکانەوە مؤسسە گەورەکانەوە بەکارهێنراون بۆی زەرەر لەو بزوتنەوانەش بن کاتە دوو تێڕوانینی جیاواز هەیە لەسەر ڕێکخراو بەگشتی بەڵام ئەگەر بینە سەر کوردستان ئەوەی ئێمەی بینین ئەگەر باسی ڕێکخراو بکەین بە شێوەیەکی زۆر و بەربڵاو بێگومان لە پاشنەوە دووە لەنەوە یەکنەوە دووە ئەمە خۆتەزانی پرسی ژن بە شێوەیەکی گشتی و زۆر پرسی تریش پرسی هەژاران پرسی خەڵکی خاوەن پێداویستی تایبەت زۆربەی بە بۆنەی شۆڕشی نەتەوەی کوردەوە هەڵپەسێرا بوو چکە خەباتی نەتەوەی پێش خراببوو خەباتەکانی تر زۆربەی هەڵپەسێرا بوو یاخود بێگومان هەنێ لایەن حیزبی شوێعی خەباتی چینایەتیشی تێکەڵ بە خەباتی سیاسی کردبوو و خەباتی ژنانیش تا ڕادەیەک بەڵام حیزبەکان بە شێوەیەکی گشتی بووبوونە کبکردنی بوونەمای کردنی زۆرێک لە گروپە پەراوێزخراوەکانی تر یا کێشە کۆمەڵایەتی و سیاسیەکانی تر لە کۆمەلگا و لە نەوەیەک بەدواوە ئەمە لە پڕێکاوەی کە جەنابە باسە کرد وەک هەڵتۆقین کۆمەڵی ڕێکخراوی زۆر هەبەتە پێشەوە چەند ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی میدیایی ژنان ئەمانە هەبوون کە بەشی زۆریان سەر بە حیزبی جیاواز بوون و سەر بەخۆ نەبوون بەڵام ڕێکخرا وەکو ڕێکخراوی سەربەخۆ دەتوانین لە پاشنەوەیەکەوە ڕەنگە ڕاستریش بڵین لە پاش 2000ەکانەوە زیاتر کەشەی سند بێت بەڵێ بەڵێ چۆمان خانتۆ باست لە بزوتنەوەی کۆمەڵایەتی کرد کەوا بێ سەرێکی دروستبوونی NGOکان ئەگەڕێتەوە بۆ بوونی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بە تایبەت پێش ئەوەی ناویان لێ بندێ NGO یاخود پێش ئەوەی ئەم جۆرە لە ڕێکخراو کە پێوترێ ڕێکخراوە ناحکومیەکان بە جۆرێک فەرمیەت وەرگرن ڕسمیەت وەرگرن لەم ڕوەوە تێڕوانینێک هەیە کە ئەڵێ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ئەو بزوتنەوانن کە لە نێو خەڵکان کە خەڵک دروستیانەکە بۆ وەڵامدانەوە بە پێداویستیەکانی خەبات و ناڕەزایەتی و یاخود پێداویستیەکانی خۆیان بۆ نمونە ئەکرێ هەر جۆرە گروپێک یا دەستەیەک یا توێژە یا چینێکی کۆمەڵایەتی ڕێکخراوی خۆی دروستە و بزوتنەوەیکی کۆمەڵایەتی بۆ بەڕێبخا بۆ ئەمە و تەنانەت بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بزوتنەوەی سیاسی بوون بەشێکی زۆریان توانیویانە نوێنەرایەتی با بڵین ئەو کاری کە پێی ئەڵێن ئادڤۆکەسی نوێنەرایەتیکردنی خۆیان و هەوڵبن دەنگ هەڵبڕن لە نێو سیاسەتە بۆ منە خەباتی سەرجادە بکەن خەباتی گەماوەری بکەن یەکێ لەو تێڕوانینانەی هەیە کە بە NGO کردنی ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیانە وای کردووە کە بەشێکی زۆر لەمانە هەم سیاسی بوونەکەیان لە دەست بن هەم بنکە جەماوەریەکەیان لە دەست بن
و ئەمە شتێکە کە ئێمە لە با بڵین لە تەنانەت لە بواری ئەکادیمیا لە بواری لێکۆڵینەوە لە زۆر وڵاتی جیهانە لێکۆڵینەوە لەسەر دەور و نەخشی NGO-کان کراوە بەم جۆرە و ئەم نەتیجەیە ئەم دۆزینەوەی هێناوە کە زیادبوونی ژمارەی NGO-کان لە ڕاستیە بۆتە هۆی کبکرد هەر ئەوەی کە بەڕێزی ئیشارەتی پێەیە کبکردنەوەی یاخود ناسیاسیکردنی بزوتنەوە کۆمەڵایەتەکان و ئەو جوڵانەوانەی کە بۆ نمونە بۆ مەسلەی ڕزگاری ژنان بۆ مەسلەی یەکسانی نێوان ژن و پیا و یاخود بۆ مەسلەی مافی کارکردن یاخود ڕێکخراوی پیشەی کە ئەمانە هەوڵیان داوە خواستەکانیان هەم سیاسی هەم جەماوەری بێ. پێم خۆشە تێڕوانینی تۆ لەو بارەیەوە بزانم وە بەتایبەت تۆ لێکۆڵینەوەیەکت بۆ دەستگای با بڵین لەندەن سکولی ئیکۆنۆمی کردووە تێڕوانینی تۆ چییە لەسەر ئەم ڕەخنەیە کە لە NGO-کانە گیرێ؟ بێگومان یەکێک لە کێشەکانی ڕێکخراوە ناحکومیەکان ئەوەیە کە ئاعتیمادیان لەسەر فەندی دەرەکیە بە پشت بەستن بە فەندی دەرەکی پرۆژەکانیان جێبەجێەکەن. ئەمە بۆچی کێشەیە لەو لێکۆڵینەوەیە کە باست کرد کە سەبارەت بە ڕێکخراوەکانی کوردستان بە تایبەتەوانی لە بواری ژنانە ئیشەکەن کردومە بە تایبەت لە قۆناغی ساڵی 2013 بە دواوە کە هاتنی داعش بۆ ئەم ناوچەیە بۆ هۆی دروستبوونی قەیرانێکی کۆمەڵایەتی سیاسی ئابووری و کەسانێکی زۆر هەم پەنابەر لە سووریاوە و هەمیش ئاوارەی ناو عێراق و جەنۆسایدی یەزیدیەکان ئەمانە هەمووی بوو بە ئەوەی قەیرانێکی مرۆڤایەتی دروست کرد لەم ناوچەیە و بەشێکی زۆری ئەم ڕێکخراوانە کە پێش 2013 تەرکیزیان لەسەر کارکردن بوو بۆ پێشخستنی دۆزی ژن ناچار بوون جارێ یەکەم بێگومان لە ڕووی ئەخلاقیەوە دەبوایە بۆ ماوەیەک ئامانجەکانی خۆیان بگۆڕن و یارمەتی ئەو گروپە بن کە لەو ساتەوەختا زۆرترین یارمەتی پێویست بوو کە ئەویش دەربازبوانی هێرشەکانی داعش بوو تر ئاوارە و پەنابەر و ژنانی دەربازبووی جەنۆسایدی یەزیدیەکان و هەروەها. بەڵام لەلایەکی ترەوە ئەم پشت بەستنە بە فەندی دەرەکی وا لێکا کە لە ساتەوەختی وەهادا بۆ نمونە ئامانجە سەرەکیەکانی ڕێکخراوەکە مەجبورە لی دوورکەوێتەوە بۆی بەردەوام بتوانێت فەند وەرگێ و ستافەکانی بەردەوام بتوانن کاریان هەبێ. وەکوتم جارێک بەشێکی ئەم گۆڕانکاریە لە ئامانجەکانە بە ماوەیەکی موقت لەوانەیە بڕیارێکی ئەخلاقی بێ کە تۆ لەم کاتەدا ژن ڕەنگە ژنی کورد لەم کاتەدا وەزعی باشتر بێ وەک لە ژنێکی ئاوارەی عەرەب یاخۆ ژنێکی سووری پەنابەر. بەڵام لەلایەکی تریشەوە لە کاتێکا کە لە 100% هەموو فەندەکان تەنها بۆ کارکردنە لەسەر ئاوارە و پەنابەر و دەربازبوانی جەنۆسایدی یەزیدی کەواتە تۆ هیچ فەندێکە نامێنێتەوە بۆ ئەو ئامانجە سەرەکیی خۆت کە داکۆکی کردن بوو لە مافی ژن پاراستنی ژنان بوو بەتواناکردنی ژنان بوو گۆڕانکاری بوو لە سیستەما کە ڕێگری لە ژنەکە بۆی ژیانێکی سەربەرزانە بژی. ئەو وزە و ئەنەرژی و ئایدیانی کە تۆ هەتە ئەبێ جارێکی تر بە بۆنەی فەندەوە بیگۆڕی. ئەمە بێگومان یەکێکە لە کەم و کوڕیە هەرە گەورەکانی ڕێکخراوەکان لە جیهانە کە لێکۆڵینەوەی زۆری لەسەر کراوە ئەوەی من تەنها لە سیاقی نابوو زۆر لێکۆڵینەوەی تر کراوە لە سیاقی ئەفریقا ئاسیا لە ئەمریکای لاتین ئەمریکای خوار و کە هەمان شت دەڵێنەوە ئەم ڕێکخراوانە بە بۆنەیەوەی کە زۆر جار بۆ بەردەوامبوونیان پێویستیان بە فەندە جاریوە هەیە ئامانجی فەندەر ئامانجی ئەوەی کە پارەکەت ئەداتێ دەبێتە بەشێک لە دیاریکەری استراتیژ و میتۆد و ئیشەکانیان. بەڵام لەلایەکی ترەوە کێشەیەکی تر ئەوە بووە کە بە شێوەیەکی گشتی لە کوردستانە تەنها مەسەلە فەند نەبووە کە کێشەی بۆ ڕێکخراو دروست کردووە بەڵکوەوە بۆ زۆر جار ئەسڵەن دروستکردنی ڕێکخراوەکان لەلایەن خودی حیزبەکانەوە بووە. ئێمە خۆمان بەشێکی زۆری حیزبەکان ڕێکخراویان دروست کردووە کە گوای ڕێکخراوەکە سربەخۆیە ڕێکخراوی سێبەر بووە بۆ هێنانی فەند بۆ زیادکردنی ژمارەی دەنگدەر بۆ زیاتر دەستخستنە ناو جەستەی کۆمەڵگە لە ڕێی ڕێکخراوەکانەوە کەواتە بەشێکی تر لە کێشەکانی ڕێکخراوەکان لەوانەیە ئامانجی حیزبەجیەکان بێ کە دووریان نەخاتەوە لە ئامانجی خۆیان کە عەدالەتی کۆمەڵایەتی ئەجایتر لە بواری منداڵانە بێت خاوەن پێداویستی تایبەت بێ ژنانە بێت هەژارانان بێت یا هەر شتێکی تر و ئەمانە لە کوردستانە هەستەکەی کارێکی زۆریان کردووە بۆەوەی ئیشی ڕێکخراوەکان کە لە نەوەیەکە بە دواوە هەبوون
زۆر خاوتر بەرەو پێشچووە وەک لە چاوەڕوانی ئێمە بۆ نمونە و نزیکەی 30 ساڵە ڕێکخراوەکان لێرە کارەکەن واگەرسی دەستکەوتەکان بکەی سەیرەکی دەستکەوتەکان بەڵێ هەنێ دەستکەوتی باش هەیە بەڵام نە لە ئاستی چاوەڕوانی خودی ڕێکخراوەکانایە نە لە ئاستی چاوەڕوانی سەرجەم کۆمەڵگایە جیاواز هەیە بەڵام من تەنها مێجەخت لەسەر یەک شت بکەمەوە ئەمە ڕاستە کەواتە سێ کێشەی سەرەکی هەیە یەکەم پشتبەستن بە فەندی دەرەکی کە ئامانج و تۆ دیاریەکە دووهەم دەستێوەردانی حیزبی و سیاسی سێهەمیش بیرمان نەچێ ببوورە بیرم تۆ خاڵی سێهەم چی بوو بەڵام سێ شت هەبوون کە ڕێگری لە مەسلەی ئەوەی کە ببوورە دێتەوە گریان کردووە لە ڕێکخراوەکان کە ئیشی خۆیان بکەن بەڵام شتەکان ئەوەندەش ڕەش ببوورە خاڵی سێ هەم گەندەڵی بووێ مازانین هەنێ ڕێکخراو بەڕاستی هەم لە ڕێی بەڕێوە بردنەوە هەم لە بەدەستهێنانی فەندەوە هەم لە شێوازی بەڕێوە بردننی و دابشکردنی ئەو فەندا کە وەرەگیرێ نەعەدالەتی تایەوە گەندەڵی تایە وەکو زۆر کەرتیتری کۆمەلگای ئەمە ڕێکخراوەکانیش بێگومان گەندەڵیان تایە ئەم سێشتە حقیقەتێکە کە بە بەڵگەوە هەیە بەڵام لە هەمان کات بە بڕوای من شتەکە ڕەش و سپی نییە یعنی ناتوانین بڵێن بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە 100% دروست و پاک و هیچ کێشەیەکیان نییە و NGOکان هەمیشە کێشەی زۆریان هەیە و نەیانتوانێ گۆڕانکاری بکەن بە بڕوای من کەسانێکی زۆریش هەن لەم ڕێکخراوانە بە تایبەت ئەگەر بچیتە دەرەوەی شارەکان مەسەن من ساڵانێک کە ئیشم لەسەر لێکۆڵینەوەیەکم هەبوو لەسەر دەربازبوانی ئەنفال و لە زاخۆوە هەتا گەرمیان زۆربەی ناوچەکانی کوردستانە چوون بۆ بینینی دەربازبوان و شوێنانی لیانە ژیان و ڕێکخراوانی کاریان بۆکردن ئەبینی لە منتیقەکانی دەرەوەی شارە زۆر کەسیش هەن خەڵکی چالاک هەنجنی چالاک و پیاوی چالاک ڕێکخراوی تایبەتیان داناوە بۆ نمونە بۆ داکۆکیکردن لە دەربازبوانی ئەنفال کەسەکە خۆی دەربازبووی ئەنفالە خۆی لەو چینەوە هەڵقڵاوە زۆر باش کان و کێشەکانی ئەزانێ کە ڕێکخراویش دروستەکە ڕێکخراوەکەی جەماوەری لەگەڵدایە لە ڕاستیە جەماوە چینێکی توێژێکی تایبەتی کۆمەلگا کە ئەو نوێنەرایەتیەکە زۆر باش ئەیناسێ خەمەکانی و کێشەکانی ناسێ فەندی پیا کردەوە توانیوەتی ئیشی زۆر باشیش بکاوە ئەمە بۆ ڕێکخراوی ژمانیش دروستە کەسانی زۆر باش هەبوون کە ئیشی زۆر باشیان کردووە بە بڕوای من شتەکان هێندە ناتوانین بە ڕەش و سپی بیان بینین بەڵێ کەم و کورتی هەیە بەڵام لە لایەکی تریشەوەمە ڕێگر نەبووە کە ڕێکخراوەکان بتوانن کاریگەریان هەبێ کەوا بێ بەپێی ئەم قسانە هەندێک لە ڕێکخراوەکان و ئێمە پێشتریش ئەم قسانەمان پێم وابێ لە بەرنامەی ترا کردووە هەندێک لە ڕێکخراوەکان کە NGOشن کە ڕێکخراوی با بڵێن ناحکومین بەڵام هەوڵەدەن هێشتا لە نزیک لە کۆمەلگاوە بنکەیەکی جەماوەریان هەبێ لەوە کارەکانیان بکەن لە زۆربەی حاڵەتەکانە زیاتر کاری خزمەتگوزاری ئەکەن کارێکە با بڵین یاخود بڵاوکردنەوەی هوشیاریە یاخود پێشکەشکردنی خزمەتگوزاریە لە بابەتی پاراستن فریاکەوتن چوزام یارمەتی ئەو کەسانەی کە دەستکورتن یاخود ئەوانەی کە کەم ئەندامن ئەو گروپە لە کۆمەلگاکانە واتە بە بڕوای من یعنی لەم گفتوگۆی ئێمە ئەکرێ بڵین کێشەیەک نییە لەوەی کە ڕێکخراوێکی NGO ئەتوانێت نیازپاک بێ ئەتوانێت هەدەفی باشیە بێ ئەتوانێت کاری باشیش بکە و ئەتوانێت تەنانەت بگا بەوەی کە ڕێکخراوێکی جەماوەری بمێنێتەوە با بڵین بنکەیەکی جەماوەری هەبێ بەڵام چێکی تر دکتۆر چۆمان کە هەمیشە باسەکرێ هەر ئەوەی خۆت وتت ئەمانە فەند لە دەرەوە وەرەگرن یا خۆ لە جێگەیەکیتەوە یا تەنانەت ئەوانش کە فەند لە حکوومەتی هەرێم یا خۆ لە دەسەڵاتی هەرێمیش وەرەگرن یەکێ لەو کێشانە بێروکراتی بوونی ئەم ڕێکخراوانەیە واتە ئەمەش تەنانەت لەسەر ئاستی جیهانایەکێکە لەوە شتانەی کە باسەک بێ لەسەر NGOکان کە NGOکان با بڵین لەوەتەی کە وایان لێکرا جێگەی دەوڵەت بگرنەوە لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانە بە خەڵکیەکە با بڵین بە چین و توێژەکانی بەشی خوارەوەی کۆمەلگا لە هەمان کاتا داوایان لێکرا کە ئەبێ پرۆفێشناڵ بن بەمانایە کە ئەبێ هەمیشە خەریکی راپۆرت نووسینەوە و یاخود سەلماندنی ئەوەی کە دلیل بن بەوەی کە ئەوان چ کارێکی باشیان کردووە چ کارێکی خێرخوازیان کردووە یا چ کارێکیان کردووە کە بۆ چاکەی گشتی بێ ئەم بێروکراسی بوونە کاریگەری داناوە لەسەر ئەوەی کە ئەوان لە هەمان کاتا
ملکەت بن بە سیاسەتێکی گشتیتر وە سەرەوەییتر لە خۆیان. واتە من ئەچمەوە سەرە و خاڵی کە پێشتر پرسیارم کرد لەسەری یەکێ لە کێشەکانی بەردەم NGOکان ئەوەیە کە ناتوانن ببن بە ئامرازی ڕێخستنی سیاسی بۆ خەڵک، بە معنای من مەبەستم لەوە نیە کە ئەمانە ببنە حیزبی سیاسی، بەڵام ئەوەی کە بتوانن کەمپین بکەن، کە بتوانن کارێ بکەن کە بۆ نەخەڵک بەرن بۆ سەرجادە، کارێک بکەن کە بۆ نمونە لە خۆپیشاندانیا لە ناڕەزایەتیا بتوانن بڕۆن گروپێک بەرن و نوێنەرایەتی ئەم گروپە بکەن، دەنگی ئەم گروپە بن لە بەردەم دەسەڵاتێکی سەروتر لە خۆیان، کە ئەمە شتێکی خوازراوە. ئەگەر ئێمە بمانەیە ئەم مەسلەی ڕێکخراوبوونە با بڵێن من زیاتر ئێمە هەدەفێکی ئامانجێکی گەورەمان لەم بەرنامانە ئەوەیە قسە بکەین لەسەری خەڵک چۆن ئەتوانێ ڕێکخراو بوو و ئایا لێرە من و تۆ ئەمانەیە ئەم گفتوگوۆیە بکەین ئایا دروستکردنی NGO یاخود پەیوەستبوون بە NGO یا ڕێکخراوێکی ناحکومی ئەتوانێ ئامرازێکی ڕێکخراوبوون بێ کە بتوانێ بۆ نمونە یارمەتی خەڵک بە کە دەنگیشی بەرزکاتەوە بۆ نێو بوارە جیاجیەکانی سیاستکردن و بەڕێوەبردنی کۆمەلگا. من ئەمە پێم خۆشە لەم بارەوە ڕای تۆش بزانم. بەس شتێک بڵێم پێشەوەی جوابێ و پرسیارە بەمەوە قسە بکەین لە وارە کاری ڕێکخراوەکان لە کوردستانە دایم سێ لایەنی هەبوو، یەکێکیان پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ کەسانەی کە لە پراوێزی کۆمەلگادان بە هۆکارێ لە هۆکارەکان لە بەروی حکوومەت ئەو خزمەتگوزاریە بۆ کەسانێکی تایبەتە ئەوانەی پەیوەندی حیزبیان هەیە، ئەوانەی خەڵکە ناسن، خەڵکی هەژار زۆر جاریا خەڵکی دووردەست کە لە دوورۆژیە ژنانێک دەستیان بۆ خزمەتگوزاریانە ناگا بۆ درێژبوونەوەی ئەم خزمەتگوزاریانە و گەیاندنی بۆ کەسانێکی پێویستیان پێێتی ئەمە لایەنێکی ئیشەکانیان بووە. لایەنێکی تری ئیشەکانیان دروستکردنی گۆڕانکاری بووە، گۆڕانکاری درێژخایەن. بەس کێشەی فەندوەرگرتنەوەیە وەکو ئەو بیرۆکراتیەتی کە جەنابە باسە کرد، ینی پرۆژە درێژخایەنەکان کە ئەبێ پرۆژەی دەیان ساڵ بێ بۆ توی گۆڕانکاری ڕیشەیی لە کۆمەلگادا، کۆمەلگایە کە چەند سەد ساڵە بە شێوازێک دەقی بەستووە، تۆ ناتوانانی بە 4-5 ساڵ بیگۆڕیە بێت ئیشی بەردەوامی بۆ بکەی. جاری وایە ئیشەکە لە سەردەمی منە نەتیجەکەی نبینی، لە سەردەمی مناڵەکەمان ڕەنگە ببینی. ئەم گۆڕانکاریە ڕیشەیانە زۆر جار بە بۆنەی فەندەوە، فەند خۆتەزانی بە ماوەی کەمە، ینی ساڵێک 2 ساڵە و پەڕی 3 ساڵە. بۆ نمونە لە سەردەمێک لە کوردستان ڕێکخراوەکانی ژنان مەسەلەی خەتەنەکردن فەندێکی زۆر هەبوو بۆی، مەسەن 2 ساڵ ڕێکخراوەکانیشیان لەسەر خەتەنا کرد. دوایی مەسەلەی فرەژنی بابەت بوو، فرەژنیش دیسان پرۆژەیەکی 2-3 ساڵی لەسەرەکەی. ڕاستە ئەمانە هەمووی یاخود منداڵ بە شودان سیرەکەی کە پرۆژەتە کرد لەسەرەوە. ڕاستە ئەمە هەمووی ئەچێتەوە سەر هەمان هین کە ئەویش داکۆکیکردن لە مافی ژن بە شێوەیەکی گشتی. بەڵام تۆ ئەگەر بتەوێت گۆڕانکاری ڕیشەیی لە هەر یەک لەم بوارانە بکەی ئەبێ نەفەس درێژ بی و ئەبێ کارێکی زۆر بکەی تاگەیتە ئەو گۆڕانکاری کە خۆتەوێت. کاتە هەڵدان بۆ گۆڕانکاری ڕیشەیە یەکێ بۆ لە هەوڵەکانی ڕێکخراوەکان و هەندێک لەم گۆڕانکاریانە ئەبینین ئێمە لە ڕێگەی گۆڕانی یاساوە، ئەو ڕیفۆرمانی کە لە یاسای کوردستانە کردو و زۆر نازی پێوە کاوەڵی ئێمە لە عێراق باشترین بکێ کردوێتی ڕێکخراوەکان بە فشاری ڕێکخراوەکان بۆ لە بواری جیاوازە فشاریان کردو گۆڕین. بواری سێهەمی ئیشکردنی ڕێکخراوەکان مەسلەی بڵاوکردنەوەی وشیاری بووە. يعني ئەگەر خۆت ئەبینی ئێستا مەسەلەن زۆر شت هەبوو لە نەوەتەکانە ئەسڵەن کە تۆ ئەدوێت ڕژن تونند و تیژی بەرهەمبەرەکرێ سەد پیاوەی و ئەی بۆ من کەس ناناسم تونند و تیژی بەرامبەر بکرێ. ئێستا چیتر ئەوە پرس نییە، هەموو کەس ئەزانەیە کە ژن تونند و تیژی بەرامبەرەکرێ. ئەو وشیاریە دروست بووە کە ژن ڕاستیەکەی شوێنگەی کەمە لەم کۆمەلگایە وەزوڵمی لێکرێکەوەتە خزمەتگوزاری گۆڕانکاری وشیاری ئەم سێ بوارە هەرسێکی ئیشی تیاکراوە. بەڵام وەک باسمان کرد فەند پرۆژەی بچووک پرۆژە درێژخایەنەکە دابەشەکە بە کۆمەڵی کردکردیەکە بە پرۆژەی بچووک وە بەمەش هەم توانا و هەم سەبری ڕێکخراوەکان توانایان دابەشەکەوە کردکردیەکە ئامانجەکانیان. بەڵام بۆ ئەوەی ئایا ئەنسان نەتوانێت گۆڕانکاری بکات لە ڕێگەی ڕێکخراوە بە بڕوای من بەڵێ. بە بڕوای من یەکێ لە کێشەکانی مەسەن ئەم بزوتنەوە ناڕزایەنی ئێستەی کوردستان کە هەیە بەڕاستی ئەوەیە کە نایەوێت ئەو گرنگترین شت بۆ دروستکردنی بزوتنەوەیکی جەماوەری دروستکردنی هاوپشتیە. ئێمە بۆ ئەوەی بتوانین گۆڕانکاری لە دۆزی ژنانە بکەین ئەبێ هاوپشتی لە نێوان چینی ژنان و مەسەلەن چینی هەژارە یاخود ڕۆژنامە نووسانە یاخود گەنجانە ئەو چینانەی کە ئەوانیش خەباتی خۆیان هەیە و لە پراوێزی کۆمەلگادان لە زۆر جارە مافیانە بکرێ.
بەڵام سیرەکەی ئەم بزوتنەوە ناڕزایانەی کوردستان زۆر جار وا ئەکا خەڵکانێکی زۆر لە خۆی ئەتۆرێنێ لە جیاتیەوەی هاوپشتی بۆ خۆی دروستکاوە کەسانێکی زۆر بێنێتە ناو ڕێکخراوەکە و بڵێ ئەمە تەنها من نیم ئەمە هەمومانین بەردەوام مەڵێ ئەمە هی منە تۆ نەیت من بیرمە لە کاتی ناڕزایی مامۆساکانە پار بوو تقریبان یەکێک نووسی بووی لە فەیسبووکەکەی پیاوێک نووسی بووی سبەینێ لەوێ دەبین یەک دنیا مامۆسا بۆیان نووسی گوتویان تۆ نەیت تۆ بۆت نییەبی تۆ مامۆستان نیت تۆ خەمی ئێمە نازانی تۆ سەر بە فلان حیزبی ئێستاش بزوتنەوەی گەنجان بەداخەوەی کە لەم چەند هەفتەی ڕابردووە ڕوویدا یعنی وایان لە خەڵک کردووە کەسانێکی وەکو ئێمە نازانین چی بکەین لەلایەکەوە ئەگەر بڕۆینە ناوەوە یەک دنیا گەنج هێرشتەکاتە سەر ئەڵێەوە بە تەمای ئەندام پەرلەمانیت ئەتەوێ خۆت دەرخەی ئەتەوێ ڕسم بگری و خۆت هین بکەی بڵێ منم ئەم خاوەنیان بزوتنەوە تۆ خاوەنیان بزوتنەوەیانی ئەگەریش ناچی گەنجانێکی تر زۆر گلەیت لێکەن ئەڵێن تۆ بۆ بەشدار نیت بە مەسەلەی عەدالەتی نازانی کێشەی ئێمە لە ڕاستیە گۆڕانکاری ئەتوانی دروستکەی لە ڕێگەی ڕێکخراوەوە ئەتوانی دروستکەی لە ڕێگەی بزوتنەوەی جەماوەریەوە ئەتوانی دروستیکەی بەڵام گرنگترین شت بۆ ئەوەی ئەم هەوڵانە سەر بگرێت دروستکردنی هاوپشتیە لە نێوان چینە جیاکانە کە بەداخەوە لە کوردستانە ئەمە زۆر کەم ئەبینین و ئەمەش هەمیشە یەکێ بۆ لە هۆکارەکانی وەستانی ناڕزایەکان بۆن منابینی لە شارێکە خۆپیشاندان ڕێکەخرێ لە شارێکی تر بێدەنگە مەسەن لەم بینە هەر لەم کاتی خۆپیشاندانە لە فەیسبوک بڵاو بووە کچێکی میدیاکار لەسەر جادە لە پیاوێکە پرسیاڵە خەڵک تووڕەن لە بەرەوەی کارەبایان نییە تۆ ئەڵێ چی ئەڵێ وەڵام من خۆم کارەبام هەیەتر ئەوان کەیفی خۆیانە ینی دروست نەکردنی ئەم هاوپشتیە لەگەڵ یەکتر و دروست نەبوونی ئەم یەکانگیریە جەماوەریە لەسەر ڕەنگە من و تۆ لە ڕووی ئایدۆلۆژی و جیاواز بین ڕەنگە لە ڕووی ئاینەوە جیاواز بین لە ڕووی جەندەرەوە جیاواز بین بەڵام هەنێشتی سەرەکی هەیە کە ئەبێ ڕێکەوتنێکی کۆمەڵایەتی بکەین کە ئەبێ مافی هەمومان بێ ئەوەی کە باست کرد ڕێکخراوی ژنان نەیانتوانیوە جەماوەری بنیا ڕێکخراوەکان بەگشتی زۆر ڕاستە ینی من هەموو جار خۆم لام پرسیارە ئەڵێم باشە ئاساییە لەوانەیە زەحمەت بێ بتوانانی تۆ هەزاران ژن بێنیتە سەر جادە لە دژی فرەژنی چکە هەندێک لەم ژنانە خۆیان مسلمانن لەوانەیە باوەڕیان پێ بێ هەندێکیان ناوێرن هەندێکیان دەترسن لە تونند و تیژی هەندێکیان لە قسە دەترسن بەڵام ئێمە بۆ نەمانتوانی و هەزاران ژن بێنینە سەر جادە بۆی داوی ئەو کارەبا بکە ئەو کارەبا زۆر نیوتراڵە ژنێکی زۆر بە بەردەوامی بیر لەوە کاتەوە مۆلیدەکە داگیرسێنم بیکوژێنمەوە ئاوەکە گەرم کەم ئاوەکە بێنم ئاو بگرم سبەینێ ئاو نییە چوار بۆچی نەمانتوانی ئەم خزمەت گوزاریە گشتیانە کە لە ڕاستیا مافی سەرەتایین و سیاسینین و ئاینینین و پەیوەندیان بە هیچ تابوویەکەونیە تەنانەت بۆ ئەوەش نەمانتوانیوە جەماوەرێکی زۆر کۆ بکەینەوە ئەمە یەکێکە لە کێشەکان بەڕاستی کە بۆ خۆشم جێگەی پرسیارەوە بە بڕای من پێویستی بە لێکۆڵینەوەی زیاتر و ورترە دقیق ئەوە پرسیارێکی زۆر گەورەیە دکتۆر چومان ئەویش ئەوەی کە تۆ باست لە با بڵین ئەوەی کە ڕۆژێگە گەرگەنجان لە سەرجادە بن ئەوی تری ناوێ ڕۆژێ مامۆستایان لە سەرجادە بن ئەوی تری ناوێ ئێمەش دقیق باز لەوە ئەکەین کە نەبوونی ناڕەزایەتی ڕێکخراو نەبوونی خەباتێکی ڕێکخراو کە ڕێکخراو بوو بێ لە نێو چەندین جۆری ڕێکخراوی جەماوەری سیاسی کۆمەڵایەتی تەنانەت ڕێکخراوی ئەوەی کە پێڵێن ڕێکخراوی ناحکومی کە بتوانێت پێکەوە بڕیار بە یاخود لە هەماهەنگیەکە لە هاوپشتیەکە بڕیار بە لەسەر ئەوەی چۆن ناڕەزایەتی دەرەبڕێت چۆن ئەچێتە سەرجادە چۆن مافەکانی بەدەستێنێ چۆن هەنگاو ئەنێ هەنگاو بە هەنگاو بۆ ئەوەی کە گیانی بەرەو باشتر بەرێ هەر لە نمونەی ئەوەی کە باست کرد ئەوەی کە ژنان کێشەی ژنان بە تەنها کێشەی تونند و تیژی نییە بەڵکو کێشەی ئاو و کارەبا و نەبوونی موتۆ و نەبوونی خزمەت گوزاریە هەموو ئەمانە کێشەی ژنانن و بۆچی پێکەوە نایەنە سەرجادە بۆ ئەمە من دێمەوە سەر ئەوەی کە لەبەر ئەوەی تەوەری ئەمڕۆمان زیاتر پەیوەستە بە ئەوەی کە ئایا ڕێکخراوی ناحکومی یاخود NGO ئەتوانێت ئامرازی ڕێخستنی خەڵک بێ من ئەچمەوە سەر ئەو پرسیارە کە بەگشتی ئەو هەستە هەیە لە کوردستانیشە و لە زۆر شوێنی ترا بەپێی ئەو لێکۆڵینەوەی کە سەیرم کردووە یاخود چەند کەسی تر کردوێتی ئەو ڕێکخراوانەی کە پیانەوترە ڕێکخراوی ناحکومی NGO
با لە کوردستان باسی کەم ژمارەیەکی زۆریان هەیە من هەڵبەت هەوڵمیە ئامارەکەی دەست بخەم بەڵام لە نووسنگەی ڕێکخراوە ناحکومیەکانەوە هیچ ئامارێکم نەدۆزیەوە نەمتوانی بەڵام ئەوەندەی کە ئەیزانین و بیستمانە بە هەزداران هەیە پێم وا بێ کەسێک ئامارێکی یاکەوتی 1900 ڕێکخراوی ناونووسکراو بە ناوی ڕێکخراوی ژنانەوە هەیە من دڵنیام کە بەدەیان کە سەدان ڕێکخراو بە ناوی گەنجان بە ناوی هەژاران بە ناوی کەمەندامان بە ناوی توێژەکانی تری کۆمەلگا بەشەکانی تری کۆمەلگا هەیە ئەمە لەلایەک یعنی ئەمە ژمارەیەکی زۆر ئێوە باسی کێشەکانتان کرد لەلایەک کێشەی گۆڕینی ئامانج نەبوونی فەندی تەواو یاخود گەندەڵی و ئەوەی کە حیزبەکان دەستیان گرتووە بەسەر بەشێکی زۆر لەم ڕێکخراوانە کە هی ئەوانن ئەمانە ئەو کێشانن بەڵام کێشەی تریش هەیە بۆ نمونە من هاوڕەیەکم ڕیسالەی دکتۆراکەی کە کرد لەسەر شارەکانی خوارووی ناوەڕاستی عێراق بوو ئەو هات لێکۆڵینەوەیەکی بەرفراوان و مەیدانی کرد لەسەر ڕێکخراوە ناحکومیەکان لەو منتیقانە لەو ناوچانەی عێراقە و بە تایبەت لەسەر ئەو ڕێکخراوی NGO-کان یەکێ لەو شتانی کە لە ڕیسالەی دکتۆراکە وەکو دۆزینەوەیەک لە ئەنجامی لەو کۆڵینەوەکەی کردی ئەوەیە کە ئەم ڕێکخراوانە بەشێکی زۆریان نەکەمیان بەشێکی زۆریان بەکار ئەهێنرێن لەلایەن حیزبەکانی نێودەسەڵاتەوە بۆ کۆکردنەوەی ڕای خەڵکی لە کاتی هەڵبژاردنەکانە بۆ تەنانەت بەشێکی زۆریان بەکارهێنرێن بۆ سەپاندنی هەژمونی کۆمەڵایەتی هەژمونی بە مانای بۆ سەپاندنی ئایدۆلۆژیایەک یا بیرۆکەیەک یا دینێک یاخود بیر و بۆ چوونێکی دیاریکراو بەسەر خەڵکە و چۆن ئەمانە بەکارێنن بۆ نمونە ڕێکخراوە ناحکومیەکان یاخود NGO-کان ئەتوانن کاری خێرخوازی بکەن ئەتوانن شتدا بکەن ئەتوانن بە ناوی هوشیاریەوە وەرکشۆپ و سیمینار و کۆکردنەوەی خەڵک لەژێر ناوی جۆرا بکەن و لە ڕێگەی ئەمەوە ئەفکارێکی دیاریکرا و دینێکی دیاریکرا و نیازێکی سیاسی دیاریکرا لە ڕێگەی ئەم ڕێکخراوانەوە دەبرێتە نێو کۆمەلگاوە و ئەفەن دەسەڵاتی ئەمان لەبەرەوەی لە کۆتاییە بیرمان نەچێت ڕێکخراوە NGO-کان هێشتا دەسەڵاتێکی سەرو خەڵکین ناڵێم هەمووی دووبارەیەکەمەوە بە دڵنیایی ژمارەیەکیان هەیەکەوانین بەڵام بە زۆری بەگشتی دەسەڵاتێکی سەرو خەڵکین کاتێکیش دەسەڵاتێکی سەرو خەڵکی بن هێزی ئەوەیان هەیە لە ڕێگەی پێدانی خێر و سەدەقا پێدانی خزمەتگوزاری پێدانی هەر شتێک بتوانن هێزیان هەبێ بەسەر جەماوەری خەڵکە من پێم خۆشە لەسەر ئەم معادلەیە یعنی تۆ کەسێکی وەکو زانست خوازێ وەکو ئەکادیمیە کاتێک سەیری ئەم هاوکێشەیە ئەکەی ڕێکخراوێکی NGO ڕێکخراوێکی ناحکومی یاخود لە کەیسی کوردستانە سەدان ڕێکخراوی NGO ئەگەر نەڵێم هەزاران ئەم هێزەی هەیە لەسەر و خەڵکەوە کە ئەو ئەتوانێ لەبەرەوەی خزمەتگوزاری ئەدا لەبەرەوەی شتێک ئەدا بە خەڵک بەڵام لەسەرەوە ئەیوە لەسەرەوە پێشکەشی خەڵکی ئەکان نەک لە نێو خەڵکەوە هێزی ئەوەی هەیە ئەم خەڵکە هەڵخڕێنێ بە قازانجی حیزبێکی دیاریکراو دەسەڵاتێکی دیاریکراو یاخود ئایدۆلۆژیایەکی دیاریکراو کەوابێ من ئەمە لێرەوە ئەچمۆ سەرەوەی قورسە زەحمەتە وابی بینین کە NGO یاخود ڕێکخراوی ناحکومی بتوانێ ئامرازی ڕێخستنی خەڵک بێ یاخود خەڵک بۆ بەدەستهێنانی ئامانجەکانیان خواستەکانیان پێم خۆشە بەرنامەکەمان بەرەو کۆتایە ڕوا پێم خۆشە لەسەر ئەمە ڕای خۆت بڵێیت و فەرموو باس من جار بەجار دەنگە دیسانەوە تێکە چێ بەس من وابزانم تێگەیشتم بەگشتی هینەکە چی هیوادارم تەنها لەسەر پێشەوەی بێمە سەر و بابەتە لەسەر ژمارەی ڕێکخراوەکانم مێش تێ بڵێم لە ڕاستیان ڕەنگە ژمارەیەکی زۆر ڕێکخرا و ئیجازیان وەرگرت بێ بەڵام چەندیان چالاکن ئەوە شتێکی ترایانە بێ ڕاستیەکەی ئامارەکە بیر لەوە بکەینەوە چەند لەو ڕێکخراوانە لە ڕاستی ئیش و چالاکیان هەیە چکە من بە خۆم هەر لەم ماوەکەما دوو ڕێکخراو ئەناستم کە ئیجازیان وەرگرتەوە بە هیچ جۆرە دەستیان نەکردەوە بە ئیشکردن و هیچیش ناکەن بەس ناوەکان هەن و مۆڵەسیشیان
لەبەرەوەی لە ڕاستیە چاودێرێکی و تۆ نییە یعنی تۆ مۆڵەتە لە ڕاستیا بێت لێت بسەندرێتەوە ئەگەر ساڵێک چالاکیت نەبوو وابزانم هیچی وان نییە لێرە بۆ ئەوەی ڕێخستنی خەڵک بن من تەنها یەک تێبینیم هەیە ئەویژەوەیە زۆر جار چاوەڕوانیەکان زۆر گەورن لە ڕێکخراوەکان ڕاستە ڕێکخراوەکان نوێنەرایەتی چین و توێژە جیاوازەکان بۆنمونای مازانین هەر لە گۆڕانکاریە جاڕنامەگەردوونیەکانەوە کە گۆڕانکاری بەسەرا هاتووە سەبارەت بە زۆر شت مەسەلەن سەبارەت بە حتا گۆڕانکاری بڕیار ڕێکەوتنامەکان لەسەر مەسلەی ژینگە لەسەر ئۆزۆن کونی ئۆزۆن لە ئاسمانە بۆ نمونە لەسەر نەمانی مین قەدەغەکردنی مین ئەم ڕێکەوتنامە جیهانیانەی نەتەوەیە گرتوەکان لەسەر ژن ئاشتی ئاسایش ئەمانە هەر هەمووی بە فشاری ڕێکخراوە جیاوەکانی نێودەوڵەتی بێگومان پێکەوە کاریان کردووە لەگەڵ ئاکادمیانی چاکانە کەسانی چالاک لەو بوارانە ئەم ڕێکخراوانە توانیویانە لەسەر ئاستی سیاست هەتا لە ئاستی جیهانیە گۆڕانکاری دروست بکەن واتە بەڵێ ڕێکخراوەکان دەتوانن شوێنگەی ڕێخستنی تواناکان بن بۆ گۆڕانکاری وە کردوشیانە ینی تۆ ئەگەر سەیری جاڕنامەگەردوونیەکان بکەی کە مافی زیاتر زیا ئەکرێ بۆ کەسانی سەربەچینی جیاواز مەسەلەن کۆمەلگای LGBT مەسەلەن ژنان مەسەلەن خاوەن پێداویستی تایبەت مەسەلەن کۆمەلگا ڕەسەنەکانی کە لەلایەن دەوڵەتی ئیمپریالەکانەوە جێگەیان پێڵق کراوە و هەروەها و حتا مافی ئاژڵان مافی گروپە جیاکان ئەبینی ئەمانە هەمووی بە فشاری ڕێکخراوە جیاکان کراوە کە شەبکەیش گەورەیان دروست کردووە و ساڵەها ئیشیان کردووە بە هەدەفی گۆڕانکاریی تایبەت و لە ساتە وەختێکە بەڵێ توانیویانە ئەو گۆڕانکاریە بەدی بێنن لە ئاستی کوردستانی شایەمە بینین ینی ئەو گۆڕانکاریە یاساییانەی کە کراوە گەرچی کێشەی هێشتا زۆرە و گەرچی لە بواری جێبەجێکردنا کەم و کورتی هەیە بەڵام ئەو گۆڕانکاریانەی کە کراوە لەسەر ئاستی ڕیفۆرم و یاسا ڕێکخراوەکان کردویانە لەبەرەوە بە بڕوای من بەڵێ ئەتوانێ هێزی گۆڕانکاری بێ بۆ مەسلەی ڕێخستنی خەڵک ڕەنگە جاری وە هەیە ئێمە بە ئینگلیزی پێڵێن confusion یعنی ناڕوونیەک هەبێ لە چاوەڕوانی ئێمە سەبارەت بە ڕێکخراو ڕێکخراو ینی جاری وە هەیە ئێمە ئەمانەوە ڕێکخراوەکان شۆڕش بکەن لە ڕاستیە ئامانج و ڕۆڵی ڕێکخراوەکان کردنی شۆڕش نییە ئامانج و ڕۆڵی ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتی دابینکردنی خزمەتگوزاری بۆ کەسانێک کە خزمەتگوزاریان ناگاتێ و هەروەها لە هەمان کاتا گۆڕانکاری بۆی ئەو ماف و حەقانەی کە لیان سنراوە بۆیان بگەڕێنرێتەوە ئەمانە جیاوازن لە هاندانی خەڵک یا ڕێخستنی خەڵک بۆ کردنی شۆڕش بکەری تایبەت بە خۆی ئەوێ یاخود هێزە ناڕەزاییەکان بکەری تایبەت بە خۆیان ئەوێ کە جیاوازە لە بکەری NGO من بۆ خۆم واهی سەیریەکەم کە ڕێکخراوەکان ئێمە وەکو کۆمەلگایشی مرۆڤایەتی دوو بژاردەمان هەیە ئایا ئێمە خزمەتگوزاری ئەبینین کەسانێک لە پەراوێزی کۆمەلگەدان ئەبینین کەسانێک مافیان نەخورێ ئایا ئێمە لەبەر ئەوەی ڕێگە بدەین ئەم ناڕەزایەتیە پێ بگات بۆ بگاتە ئاستی ناڕەزایی جەماوەری و بتەقێتەوە جاری وایە ببێ بە شۆڕش هیچ شتێک نەکەین یارمەتی ئەو کەسانە نەدەین کە پێویستیان بە یارمەتیە چونکە هەندێک لە لێکۆڵەرەکان واڵن ئەڵێن ئەم ڕێکخراوانە بە بۆنەوەی خزمەتگوزاری کەم و کورت پێشکەش بە هەندێک کەمایەتیەکەن ئەم کەمایەتیانە تۆزێ ڕازیەکەن و وایان لێکەن چیتر ئەو شەڕە نەکەن بۆ مافی خۆیان با ئێمە ڕێگەیان خۆیان شەڕ بکەن و خۆیان گۆڕانکاری ئەمە شۆڕشە ئایا ئێمە وەکو کۆمەلگایشی مرۆڤایەتی کامی باشترە بیکەین ڕێکخراو دروست نەکەین خزمەتگوزاری پێشکەش نەکەین هەوڵ نەدەین بۆ گۆڕانکاری و وازی لێ بێنین هەتا بزوتنەوەکە پێ ئەگاوە ئەتەقێتەوە ئەمە اختیارێکە بە بڕوای من ئێمە چاوەڕوانیمان لە یەکتر وەکو ئینسان ئەوەیە کە کەسێک لە کێشەیەکا بوو یارمەتی بین و ئامانجی ڕێکخراوەکانیش لە سەرەتاوە ئەوە بووە کە ئەو خزمەتگوزاریانە بە شێوەیەک بگێنن بە کەسانێک بەڵام لەبیرمانە چی ئەوان جێگرەوەی حکومەتی ژنین لە هەمان کاتە ینی دابینکردنی ئاسایشی گشتی کۆمەڵایەتی پاراستنی ژیانی تاکەکان جاوە ڕۆژنامە نووس بێت سیاسی بێت ژن بێت یاخود کۆمەلگای LGBT بێت ئەمە ئەرکی حکومەتە
ڕاستە ڕێکخراوەکان ئەتوانن شەڵتەریان هەبێ، ڕێکخراوەکان ئەتوانن نوێنەرایەتی خەڵک بکەن لە محکەمەکانە داکۆچیان لێ بکەن و ئەمانە، بەڵام پاراستنی ئاسایشی مرۆڤەکان، ئاسایشی گشتی بەرپرسیارەتی حکوومەتەوە، هەروەها دابینکردنی بژێوی ژیان و هەلی کار و دەرفەت بۆ خوێندن و پێگەیشتن و ئەمانە. ڕێکخراوەکان ئەتوانن بەشێک هاوکاری بکەن لەم بوارە، بەڵام جێگرەوەی حکومەت نین و هەروەها بە بڕوای من هەڵگیرسێنەری شۆڕشیش نین. ڕاستە ئەتوانن خەڵک ڕێک بخەن بۆ ئامانجێکی تایبەت کە ئامانجەکە ڕەنگە گۆڕانکاری بێ لە بوارێکی تایبەتە، بەڵام ئەوەی کە ببنەمایە ئەوەی ناڕزایەکی کۆمەڵایەتی بە جەماوەری بکرێت و ئەو دەرەنجامەی بوێ کە شتەکان لە بن بێنێت، بە بڕوای من ئەوە ڕۆڵی ڕێکخراوەکان نییە. کەوا بێ دکتۆر چۆما، من هەوڵێم لێرەوە قسەی دوا قسە لەسەر لەم گفتوگۆیا بکەم. ئەویش بە نەتیجە ڕێکخراوێکی ناحکومی یاخود NGO-یەک ناتوانێت باش بێ یان خراپ تەنها لە بەرەوەی ناوی NGO یا ڕێکخراوی ناحکومیە، بەڵکو ئەتوانێت هەر یەکێکیان بێ، ئەتوانێت دەوری جۆرا و جۆری هەبێ، لەلایەک ئەتوانێت بەشێک لە ڕێکخراوەکان ئەتوانن سەریان بە خەڵکەوە لە نێو خەڵکا بمێنێتەوە. و تۆ نمونەیەک لەوە باس کرد کە لە گەرمیان ڕێکخراو هەیە کە کارەکە لەسەر مەسەلەی ئەنفال و توانیوێتی پێگەیەکی کۆمەڵایەتی هەبێ، و یاخود ئەشتوانن پێچەوانەکەیشی بێ، وەسیلەیەک بن بۆ ڕێکخراوی سەرەوەیی بن، یەک کەس دروستیکە یاخود چەند کەسێکی کەم دروستیکە و پەیوەندیەکی ئەو تۆیان بە خوارەوە نەبێت، تەنها پەیوەندی پێدانی یاخود گەیاندنی خزمەتگوزاری یا هوشیاری یان ئەوە. لە هەمان کاتە من هاوڕام لەگەڵتا کە ئێمە ئەبێ چاوەڕوانیمان لە ڕێکخراوی NGO یاخود ڕێکخراوی ناحکومی ئەوە نەبێت کە ئەمانە هەڵگیرسێنەری شۆڕشن، بە دڵنیایی ناتوان هەڵگیرسێنەری شۆڕش بن، بەڵام ئەتوانن ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی بن، ئەتوانن ڕێکخراوهایەک بن کە لە پاڵ ئومێدی کۆمەلگا بە دنیایەکی باشتر، بە ژیانێکی باشتر، بە دەسەڵاتێکی باشتر، ئەمانیش بتوانن پێبپی ئەمە خزمەتگوزاریەکانی خۆیان لە کۆمەلگایە لە نێو خەڵکا بکەن، ئەتوانن ئەوە هەڵبژێرن کە لە ڕیزی پێشەوە لە ڕیزی خەڵکا بن، لە شان بەشانی چین و توێژەکانی کە پێویستیان بە گۆڕانکاریە، ئەوانیش ئەگەر لە ڕێگەی هوشیاریەوە بێ، ئەگەر لە ڕێگەی پرۆژە جۆراجۆرەکانیانەوە بێ، و ئەگەر لە ڕێگەی پرۆژەی فریاکەوتنەوە بێ، هەرەوەی کە تۆ باست کرد، ئێمە وەک ئینسان ویژدانی ئینسانیمان هەمیشە پێمانەڵێ ئەبێ یارمەتی بەرامبەرەکەمان بین. ئەم ڕێکخراوانش ئەتوانن هەمیشە ئەم ڕۆڵەیان هەبێ، بەڵام لە ئەوەش دروستە کە ئێمە قسەمان لەوە کرد، لە هەرێمی کوردستانە بەشێکی زۆر لەم ڕێکخراوانە بوونەتە وەسیلەیەک، ئامرازێک بەدەست حیزبەکانەوە و یاخود هیچ دەور و کاریگەریەکیان لە کۆمەلگانیە یاخود دەورێکی نەرێنیان هەیە. لەگەڵەوە ژمارەیەکی باش لەم ڕێکخراوانە توانیویانە کاری باش و خزمەتگوزاری باش و تا ڕادەیەک گۆڕانکاری لە یاساکانە یاخود لۆبی بکەن بە شێوەی جۆراوجۆر بهێنە پێشەوە. لە هەموو حاڵەتێکە جۆرێکە لە ڕێکخراو، بەڵام ناتوانین بڵێن کە جۆرێکە لە ڕێکخراوبوونی جەماوەری یا کۆمەڵایەتی خەڵک، بەڵام جۆرێکە لە ڕێکخراو کە ئەتوانێ ئەرکی دیاریکرا و ئەرکی جۆراوجۆر لە کۆمەلگایە لە ئەستۆ بگرێ و ئەتوانێ خزمەت بکە بە چین و توێژی جۆراوجۆر لە کۆمەلگایە. من جارێکی تر سوپاس دەکەم بۆ بەشداری لەم بەرنامەیە، سوپاسی بینەرانی کەناڵی هیوا ئەکەم کە لەگەڵمان بوون بۆ ناساندنی جۆرێک لە ڕێکخراو و جۆرێک لە ڕێکخراو کە ئەتوانێت لە کۆمەلگایە و نەک ئەتوانێت بەڵکو هەر ئێستا لە کۆمەلگەی کوردستانە ئەگەر نەڵێن بە هەزاران بە سەدان هەیە لەو کۆمەلگایە کە ئەتوانێت یەکێ بێ لە ئامرازەکان، یەکێ بێ لە ڕێگەکان بۆ ئەوەی کە خەڵک دەستی بگا بە خزمەتگوزاری و خەڵک بتوانێت بەکاری بێنێ. بینەرانی خۆشەویست، لە بەشی دووەمی بەرنامەکانی ئەمڕۆیان من گفتوگۆکەم درێژە پێم سەبارەت بە ڕێکخراوبوون و دووبارە لەسەر NGO قساکەینەوە لەگەڵ میوانی تازەی بەشی دووەمی بەرنامەکەم
لەگەڵمان بن و بیرتان نەچێکە بڕۆنە سەر کەناڵی هیوا لە کەناڵی یوتیوب، ئینستاگرام، فەیسبوک و لێەوە شێر و لایکی بەرنامەکانمان بکەن. سوپاسدانەکەم بۆ بەشداری جارێکی تر. سوپاس بۆ ئێوە و بۆ میوانەکەم.